خۆشەویستان ئێمە هەدفمان لە زەواجە جگە لە چێژ و لە سەکینە و لە دروستکردنی ماڵ و لە پێکەوە بوون و ئەمە هەدفی گەورەمان لە زەواجە کورت هەڵهێنا لە مۆزوعی منداڵە کەواتە هەدفی ئەساسی لە زەواجەکەیە ئەمەیە غەریزەکە و چێژەکەش تەنها بۆ ئەوەیە ئینسان بگاتە ئەمە وەگەرنا ئەگەر ئەمەیتیانە بێ چی ئامادەیە خۆی تووشی ئەم مەسئولیەتە بکە کەس بژنم بۆ چییە تۆ زەواجە بۆچی نایکی کەس سەری خۆی بۆمەوە نایەشێنێ هەمومان تا ئەمرین ئانیسە ئەبین پێویستمان بە ڕەفیق نییە پێویستمان بە هاوسەر نییە هەرێکۆ لە ماڵی خۆیان و سەرمان سووکە چونکە لەگەڵ زەواجە یەک کۆمەڵ مەسئولیەتەکەوێتە سەر پیا و ژن ژیانیان بە تەواوەتی ئەگۆڕێ ئەو کچێکە لە ماڵی دایکایەتی هەتاوەکو دایکی بمێنێ هەر کچێکی مدەلەلە بەڵام کە دایکی مرد ئینجا نازێشکێ ئەو کوڕەش بە هەمان شێوە زۆر جار کوڕەکە کە ژنەکەی هێنا ئینجا کە سوکارێکی لێ بن بە دوژمن بۆ چکە کچەکە بین قۆڵەکە بە قۆڵیا ئەیباتە دەرەوە پیاسی پێکای با بۆ مەتعیمی با بۆ ماڵی خەزوران و خزم و کە سوکارەکەی خۆی ئەمیش لە دایکی ناپرسێتەوە ماوەیەک لەم جەوە و لەم هەوایی خۆیان ئەبێت دوای بیرەکەوێتەوە چەند ئەم دایک و باوکە کە پێوی ماندوو بوون ئەم خوشک و برایانە چەند ئیمالی کردوون لەبەرەواڵێن خۆزگەشتمان هەر بۆ نێنە هەر ئەو کاتە باشتر بوو کەژنمان بۆ ناهێنە بۆیە خۆی گەورە غەریزی لە ئینسانە دروست کردووە بۆ ئەوەی کە بەرەو ئەمە بچێ بەرەو ئەمە چوو زەواجی کرد جا حەزەکان خۆی بن تۆ معاشوەرەگەی میش معاشوەرەگەم بەشمانەکە الحەمدوللا های لای پێژین ئەوەی کە زیادەوەی خێنە بانکەوە نەسەریەشە نەگریان نەقیڕە نەشیرکڕین نەدایبیکڕین نە ئەم سەرەوسەر نە شەو بە خەبەربوونەوە نە نەخۆشی مناڵ نە خەفەت خواردن نە شەڕی مناڵ لە خستە مەکتەب نە هیچ تا ناڵم بۆچی ئەمەش غەریزەیە لە ئینسانە خۆی گەورە ئەم غەریزەیەشی لە ئینسانە دروست کردووە بە دوایە ئەچێ ئەم غەریزەیە تەنانەت پێغەمبەرانیش ناتوانێ خۆیانی لێپارێزن بۆیە زەکەریا کە مناڵی نابێ دەست بەر زەکاتەوە ئەڵێ چی ڕەبی هەبلی من لەدونکە ذوڕیەتەن طەیبە ئیبراهیم بە هەمان شێوە هەموو پێغەمبەران کە ترسی نەزۆکیان بووە داوایان لە خوای گەورە کردووە کە خوای گەورە مناڵیان باتێ بەعکسەوە مناڵ نیعمەتێکە مناڵ ئەوەیە کە خوای گەورە منەتی پێیەکا بەسەر بەنو ئیسرائیلە فەرمی وەجەعەلناکم ئەکثەڕ نەفیرا عەدەدمان زۆر کردن ژمارەمان زۆر کردن سەربازمان زۆر کردن ئەمە بە چییە بێ بۆ چەخستنەوە بێ وەذکروا ئیذ کونتم قەلیلا فەکەثەرەکم بیرکەنەوە ئێوە کاتی خۆی کەم بوون خوای گەورە زیادی کردن بەچی زیادە بیت بە مناڵ زیادە بی ئەژە خۆ ئێمە لە باری درێژی و پایی نابین بە دوو کەرتەوە هەر ئەبێ ئینسان بە مناڵ زیاد بێ